سڵاوێکی تر هیوادارم کە باش بن. ئەمە جەلسەی سەی ئەم گەپایە کە لەگەڵتانم بۆ لەگەڵتان قساکەم گەپ لێ دەین. لە بیرم چوو لە ڤیدۆی ئەوەڵە بووە باسیۆم کردا کە کتێبە بێەوە بناسێنم. کوتم کاتێک کە فیلمی کورد شڕۆکەین باشترە کە بە داستانهای کۆتایش شروع بکەین بە خوێندن. جەمالی میرعابدینی کتێبێکی دەرهێناوە، نازانم بە کوردیش هەیە یان نا، ئەگەریش نییە یارمەتی بین بەشکم بتوانینەوە کتێبە تەرجمەکەین. 80 ساڵ ئەدەبیاتی داستانی کورتی ئێرانی تەرجمە کردووە و لەناو داستانانە ئانالیزەکات چیرۆکەکان، و ئەگە کوردیەکەمان ڕەحە دەتوانین بخوێنینەوە حتمما داستانی نووسەرەکانی کورد وەک بەختیار عەلی، کاگەتای نەهایی دۆستانێکی نووسەری باشمان هەیە کە چیرۆکی زۆریان هەیە. مەسەڵەن ناوەکان لە بیر ڕفیقی باش بەخشی سەر ئەرواقساکەم ناوەکان ناتە بیرم، ئەوانش بەرمەدەن بیخوێنینەوە. معرفی فیلمیش بەمە دەستەکەم بە کار کە وەرن لە کلاسیکەکانەوە دەست پێ بکەن، لە ئینتەرنێت بنووسن 50 فیلمی یا 40 فیلمی مهمی دەهەی 20 میلادی، 50 فیلمی دەهەی 30 میلادی لیستێک دێتە دەر، یا هین گاردیەنە یا هین بیبیسیە یا هین سایدەنساندە یا هین ڤرایەتیە. ئەم لیستە دێتە دەر، ئەم لیستەدانن لێکۆڵینەوەکەن. مهمترین شت بۆ ئێوە فێربوونی زبانی ئینگلیسیە. گەورەترین بەدبەختیهای ژیانم ئەو کاتانە بوو کە زبانی ئینگلیسی نەزانی، کەیسە لەسەرم زبانی ئینگلیسیە قساکەم کە لەبیرم نەچێ. ئەم فیلمانە دەستکەن بە دیتن و سایکەن ئێستا بڵێن فیلمای قەدیمیە چی لە فێرەبینە بیبینن، بینووسن، بزانن دەهەی 20 دەهەی 30 دەهەی 40 سینەما لەکوێ بۆەوە چۆن گەیشتووە. ئەم پرۆسا بێوە لێکۆڵینەوە و سێرچ بکەن، تحقیق بکەن، ژیان نامەی دەرهێنەرەکان ببینن. و ئەگە کارگەردانی حتمما ئەبێ مەکتەبی بازیگەریش بزانێ، مەکاتبی بازیگەری بێ بزانن، بازیگەر کابێ بزانێت، هەروە کە بازیگەرە بێ لنز بناسێت و بیسێکی سینەما و وەک تەدوین وەک کارگەردانی بناسێت، فینابە بناسێت، ئەبێ کارگەردانیش ئشرافێکی تەواوی بە تەواوی هونەرەکان، بە موزیک، بە نەقاشی، بە تەڕاهی سەحنە، بە مۆنتاژ، بە تەواوی ئەمانە. ئشرافت نەبوو تۆ فەلەجەبی، تۆ هەمیشە ئازارت پێگا. کە بە من گەیشت یەکێ لەو شتانە کە بوویە فێربوومایە ڤیژوال ئەفێکت بوو، تەئسیری ڤیژوال ئەفێکت لە سینەما. تۆ توانی وەک نەقاشێ وێنەکانت پاکی کەیتەوە، دیوارە ئەزیەت دەکا، ئەتوانی بە کارهای ڤیژوال ئەفێکت و وەک فۆتۆشاپ بەمانە پسڕیتەوە. شتای بیسیکەوەلی بیسەکەی فێر بە کە بتوانی لەگەڵ کەسێک کە بۆت کارەکە بڕاحەت قسە بکەی، قسەی یەکتر تێ بکەن، تا گەنجی تا جوانی ئەمانە فێر ببە. بۆ بازیگەرەکان ئێمە بۆ کارگەردانەکان کوتمان کەمە کتێب و ئەمە فیلم دیتنی فیلم. بۆ بازیگەرەکان ئەبێ دانیشن وەرن هەر مانگ، هەر یەک مانگ دوو دانە بازیگەری پیاوژن هەڵبژێرن. کە من پیشنەهادم ئەوەیە کە مێریل ستریپ و ئاڵپاچینۆ هەڵبژێرن و تەواوی فیلمەکانی وەرن لە یەک مانگە بیبینن، هەمووی ببینن، ڕۆژی 2-3 فیلمی ئەمانە ببینن، بەد نەقدەکانی بخوێننەوە، مساحبەکانی ئەمانە بخوێننەوە. ئەگەر دیتان ئینگلیسان باش نییە، ئەم مساحبانە داونلۆد کەن، وەری ئینگلیسیەکەتان ئەبێ فێر ببن. هەزار دانە وێب و سەفحە و ئینستاگرام ومانە هەیە کە زبانی ئینگلیسی فێرەکە. تۆ بە مەستی زبانی ئینگلیسی بی، تۆ گە ئینگلیسی زانی وەک ئەوەیە کە 4-5 دانە بازوو دەستت ببێ. یعنی تەنها شتێک کە وێرانی کردم منی ئەزیەت کرد نەزانینی زبانی ئینگلیسی بوو. مهمترین میتینگ‌های دنیا چون ولی شاید ئینگلیسیەکەم بزانیە ڕەحەترە، چون فیلمساز بە ئینگلیسی بزانی ڕەحەتر ژووریت. مەسەلەن ئینگلیسی بزانی ڕەحەترە توانی خۆت بە شەخصە لەگەڵ کۆمپانیەکان و دیستریبیوشنەکان خۆت ارتباط بەرقەرارکەی. جدیدترین فیلمەکان ببینی ماتڵ نەبی چۆن زیینێوی سەکرێ. معلمی ئینگلیسیم بوو، پێم گوو
سوالێکم لێ کوتم بۆ بێم ئینگلیسی فێربی زۆر حەزقینم لە ئینگلیسی بوو کوتی نەکبەت ئەگەر چی بۆ خارج لە کشوەر ئەگەر چی تا دەرەوە لە وڵاتەکەت برسیت بوو بڵێ please I need food please give me money کوتم تێ ئاغا من ئەتوانم بڵێ بە ئیشارە بڵێم تەحلیل و شێوەی دیتنی ئەو پیاوە ئەو مامۆستا لە زبانی ئینگلیسی من کە مناڵ بووم کوتم کۆمە پێویست ناکەم ئینگلیسی فێرم ئەتوانم ئەگەر برسیم و بڵێم نانم ئەوێ دەستکەم بە سکما بگریم ئەتوانم پێی بڵام کە مزمانە وەلی پێی نەکوتم بڵێ ئەخە فەقیرین کوردین فەقیرین پێمی نەگو کە کاکە شاد تۆ بیتە مهندسێک شاد تۆ بیتە فیلمسازێک بچێتە دەرەوە ارتباط بکەی دنیا لێ کۆڵینەوە بکەی ئەندازەکەی چکۆلە بوو ئەویش گوناهی نییە هەروەکە ئێمە نابێت دایک و باوکەکانمان نەقدکەین بۆ کتێبمانیان نەداوەتە چون باوکی ئەوانیش داوا چون سۆسایەتی و جامعەکەمان خراپ بووە سیستمەکە غەڵەت بووە دەوڵەتە نەکبەتەکانیش ماگە دەوڵەت هەر چکۆلە ما بووە بەرنامە و پلانێکی جوانیان نەبووە کە ئێمە بەهێزکەن لە بواری کتێب و ئەدەبیات و هونەر و فەرهەنگ ئەوەیە کە دووبارە قسەی بیدۆیە وەڵەکاڵم هەر کەس لە ماڵی خۆی ببێتە وەزیرێکی ڕۆشنبیری ئەبێ ببێت نیت بڕۆ خۆت هەتا بکڕە بێ بە مناڵەکەت بە خوشکەکەت بە براکەت ئاوا ئێماتوانین خۆم و ملەتەکەم دروستکەم ئەبەم شێوە یعنی قەترە چکانی کەین کتێب بەکەت فڕێن لێ ئەچی بەرەو گوندێک بێ بە کتێبخانەی گوندێک ئەبەم شێوە ئێماتوانین دووبارە هەستانەوەیکی باشمان ببێت ببەخشە من تۆزێک تەسمیمم گربوو کاروان ڕاحەت قسەکەم بم بۆنەوە زۆر بە دقت شتێ نانووسم کە بێڵم چۆن هەر دەشت دێتە زێنم هەرە وەختە حەزەکەم لەگەڵتان شێرکەم خۆ ئێمە کوتوان فیلمی کلاسیک ببینین و بین بۆ فیلمنامە ئیدەمان ئیسە هەیە چۆنە ئیدە بکەین بە تەرحێک گوڵدان ئەم گوڵدانە بین لەسەری دووسێ چیرۆک بنووسین ئیدەکان گوڵدانێک کەشکا درا لە ژنراتۆرێکی بەرق ژنراتۆرەکە خراپ دەبێت تەواوی کارەبای بەرقی ساختمانەکە خراپ دەبێت چۆن ئەمە بکەین بە داستانێک A to Z تۆزە پایینێکیشی ببێ یەک دانەوە بنووسە گوڵدانێکی تر لە گوڵدانێک هەڵێمەوە بینم هەندێک پارەی قەدیمی تایە و ئەزانم ئەمە ئەرسی باوکم بووە مەسەن بۆ منی داناوە باوە گۆرم بە داینا و کتوبی بە من ئەم گوڵدانە تا 45 ساڵ نەشکێنن بکە بە چیرۆک هەرچی دێتە زێن دەمان هەروە دێ بە زێنی منە پێتان دەڵم دوای بدەبی کە بە فیلمنامە وەرە فیلمە کورتهای کە جوانە خۆت دانیشە فیلمنامەکەی بنووسە ئەگەریش نا وەرن چەندانە کتێبی بیسیک چۆن فیلمنامە بنووسین ئەمە لی بڕۆ لەناو کتێبفرۆشیەکان نەشرە چشمە لە تاران یا لە کوردستان لە وەزارەتی فەرهەنگ بەشی سینمایەکە ئەم لاولا بێ بڕۆی بپرسی ئەم کتێبانە بە پاکەی بیسێکی یەک دوو کتێب ئوسولی فیلمنامە نویسی و داستان نویسی نووسەرێک هەیە بەناو مەکی کە من ئەو کتێبە بۆ من زۆر سەخت بوو ئیسە پێشنهاددان نایم لە مەرحەلە بخوێنن لە مەرحەلە کتێب بخوێنن داستان بخوێنن و فیلمنامەهایی کە داونلۆد کراوە لەناو لە ئینتەرنێت دانراوە داونلۆدی کەن و دانیشن ئەوانە بخوێنن و فیلمەکەی ببینن و بزانن چەنە گۆڕانکاری کراوە چون معموڵەن ئەو فیلمنامە قەتعەن ئەینەن تەبدیل نابێت بە فیلم گۆڕانکاری تیاکرێ ئەمە هەرچێکی ئێستا من بێڵم ساڵهای دواتر زیاتر ئەم وردەواڵانە ئەم وردە چیرۆکانەکەی سەپێتان هەڵم تێگەن هەندێک جار پێویستە ئەینی فیلمنامە بکەیت بە فیلم ئەوە لە سینەمای غەربە ئەمە بەسەرم هات 4 ساڵە خەریکی دوو پرۆژەم من بە بنیان گو فیلمنامە دقیق بنووسە چون پرۆداکشن پێ دەڵێ ئەمڕۆ $100,000 خەرجیەمەیە پرۆژەکە 12 میلیۆن دلار مەسەن باجێتێتی لە هالیوود فیلم درۆستەکەی بۆ 30 ڕۆژ فیلمێکی زۆر نۆرمال ئەبێ هەرچیشتە دەربێت ناتوانانی لە وەسەتی من لە جاران لەسەر فیلمبەرداری لە کوردستانە بوو ئادەی بینەبووسە بێنن لەوێ ناڵێ ئادەی بینەبووسە هەزار ڕێگە نایانێت ماڵی ئەخراجی شتکەن ئەبێ چیشتە زۆر بە دقت بنووسی ئێوە بەرن وە کارگەردان تەمرینی هەردوو جنسەکە بکەن ئەو ئەنچە کە من فێر بووم لەگەڵ ئاماتۆر کارکردنە ئەچوومە گوندە دانیشتم هەفتەی 2 هەفتە لەگەڵیان ژیان مەکرد چیرۆکەکانم ئایدیەکانم لە خۆم وەرەگە شاید ئیدێکم هێنا هەندێک لە سناریۆکەم لەوانە وەرەگە وەک مەستی ئەسپەکان 30% منە 70% لەوێ وەک ڕاوچی وەک شکارچیەک ئیدەم وەرەگەر
مثلا ئیدەی مناڵەکە مثلا عکسێکی ئارنۆڵدی لەگەڵە یا پۆستەرەکەێناوە دیم هین خۆیانە مادی خۆی حەزیەکە بە رادیۆ ئەمانم ئەهێنا یا حەزیەکە بۆ کایەوە لەگەڵ زاواکە کایەکە هەمووی ئەمانە ئەیهێنم ئەیخەمە ناو فیلمەکەم و چۆن ئەمانە چۆن دێت جوان جێ پیاکە فقط لە تەجربەی شۆرت فیلمەکانتایە تۆ سی دانە شۆرت فیلمە دروست کرد ئیتر دەتوانی ڕاحەت چیرۆک بڵێ ڕاحەت دەتوانی دە دقیقەی ئەوڵەکەت بنادانەی جا دە دقیقەی بعدی جا دە دقیقەی بعدی فیلمی ئەوڵم کە دروست کرد کوتم بەهمەن بڕۆ دەدانە فیلمی شۆرت فیلم دروست کە مەستێسپەکانم بەم شێوە دروست کرد ئاوەندە سناریۆم نەبوو ئاوەندە پێیجم نەبوو بە حەقیقەت ئەوەندە کوتام بە دیوارە کۆلی هەر ڕۆژ چیرۆکەکەم ئەنووسی چیم گرتووە دوێنێ بەرەساسی و دووبارە دوان وەلی چیرۆک نووسی چیرۆک وتن فێر بووم بەخاطر زۆر لە خەڵقی پرس و جۆمە کرد کە چیرۆکم پێ بڵێن لە دایکم چیرۆکم بیستووە وڵاتەکەم پڕ لە چیرۆکە ماشەڵڵا چیرۆکە عەجیب غەریبی دنیا لە ناو کوردستانەیە پس ئێمە فیلمنامە حتمەن دە 15 دانە بخوێندنەوە با ساختاری فیلمنامە بزانین مەسەڵەن داخلی یانی چی خارجی یانی چی داخلی یانی لە ژوورەوەی سەقفەکەت سەقفت ئاسمانیە ولی ئەگەر ئاواتی سەقفەکەت بوو بە ئاسمان شتێکی تر نەبوو پێڵەن خارجی ئەبێ بنووسی زەمانەکە شەوە یا ڕۆژە یا نیوە ڕۆژە هەوا هەوریە یا هەوا بەرفە یا ئاسمانی ئەم تۆزیحانە مە شتێکی زۆر سادەیە کە لە مەجموعەی چەند ساڵە ئەمانە ڕاحەت سواری ئەم سناریۆ نووسیە بی عەجەلە مەکە وردە قەترابێ فێربی وەک ئەو کلاسی 1 و 2 و 3 و 4 کە پێدانەڵە بڕۆ چەندانە فیلمنامە بخوێنە فیلمهای کوردی فیلمهای ئێرانی داوڵۆتیکەن لە بزان لەکوێ هەیە فیلمنامەکان ئەگە بزانم پیاکەم من فیلمنامە ماوڵە نانووسی بۆ فیلماوەڵەکانم ئەوە بنووسی ئەوەلی من نەمەنووسی ئەمە بێوە پێشنهاد نادەم وەلی ئەتوانێت دە 15 دانە فیلم دروستکەن بە پێیجێک وەلی ئەو کارگای فیلمنامە نوویسی لە ناو لۆکیشنە فێر ببن بڕۆن ناو لۆکیشن فیلمنامەکتان لێوە بنووسن لە ناو ئاپارتمانەکانتان دانیشن مەسەڵەن فیلمێ لەسەر مەسەڵەن تەبیعەتی جوانی کوردستان بنووسێ بێت تۆ بڕۆیتە ناو تەبیعەتی کوردستان بۆ لێ فیلمەکەت بنووسی ئەمێ لەسەر ژنە فیلم دروستکەم تۆ بێ بڕۆی ژن باش بناسی بڕۆی دایک و خوشک و پور و خالۆ ئەمەت هەمووی بناسی لەگەڵیان ئینتەرویو بکەیت کتێب لەسەر ژن بخوێنی کتێب لەسەر ڕەوانشناسی ژن بخوێنیت بۆ هەر شتێکە بێت تۆ لە هەمووی زەمینەکانە کارکەیت پیاوێکە تووڕەیە تۆ بزانی پیاوی تووڕە ئەکشن و ڕێکشنەکانی ئەمەڵ و ئەکسڵ ئەمەلەکانی چییە کە بێ لەگەڵ ئەو فیلمنامە خوێندنە لەگەڵ ئەو داستانەوە هەتا لەسەر پیرەژنێک چەندانە کتێب لەسەر مثلا خانم های ئاغانی مسن کە نووسراوە بیخوێنن کە بتوانن هەندی یارمەتی وەربگرن ئەمانە وەک زەنجیرێک کە بێک ڕەبتیان هەیە و حتمما تەجروبەی فیلمنامە نوویسی بکەن کە من نەمکرد یعنی بینووسن فیلمنامە بنووسن فێر بن بنووسی داستان بنووسە نمایشنامە بنووسە نمایشنامەی ڕادیۆی بنووسە بێ بە ڕادیۆکانی کوردی دەرەوە بێ بە ڕفیقەکانت بخێنەوە سەفحەکەت چیرۆکەکانە تەمرینی نووسین مهمترین شتێکە ئەبێ بزانن چۆن فێرەبی بنووسی ئەبێ زۆر بنووسی زۆر بخوێنی زۆر بنووسی زۆر بنووسی زۆر بخوێنی فقط خەریکی ئەمە بە دووبارە هەڵەگەڕێمەوە ئەسلحەی ئەوڵ زبانە زبانت کوردیە زبانت فارسیە زبانت تورکیە عەرەبیە ئینگلیزی هەرچێکە وەلی گەورەترین زبانێک کە لە درەنگتر لە دواتر بە کەڵکی تۆدە زبانی ئینگلیسیە کە تۆ کانێکتەکە بە تەواوی دنیا سەنتەری دنیا بەرحەڵ وا قەڵم دراوە وا بەرگە چیڵم وەرەق کەوتووە خاڵ کەوتووە بە ناوی زبانی ئینگلیسی کە بێتە زبانی عالەمی دوو لە ناوەکان مەترسن مەسەن هەندێکجان بە سێجمۆرەڵە ئەی فلانە کەسم دی فلانە کەس یا بە هەمەقادی وڵا لە باوکن لە مامن لە خاڵت معموڵی ترم یعنی ناو نابێ بۆت مهم بێت دەرهێنەرێکی فلانی هات بۆ شارەکەمان تۆ زۆر دەرهێنەرتری لەوە تۆ زۆر مهمتری لە من هەمیشە ناڵم بە تۆهین بە ئیهانەتم شایەنکە وەختە کەسێکە بینی ئاوا مێبینە ئەینی هەرو لەوێلی خۆت ئەگە باڵای زۆر بەرز و ئاوا بیبینە وەختەکە باڵای من بە قیباڵای توی هەروە بمبینە نە تەحقیرم کە نە زۆری ستایشم کە ئەمانە بۆڵم بەخاطر هەندێک کەس دەڵێن ئێمە ئەمانەی فلانە کەس بینین هاتووە ڕفیقێکم هاتووە ڕێگەدا تخواگە چی بۆ دووبێ یا چی بۆ ئێستان پێم بڵێ بین فۆتۆی بگرین داخۆ کە قوڕ بەسەری و فۆتۆ دانیشی هەندێک گەپ لێ بین فۆتۆکەمە مهم نییە داری تاشۆ ئێمە بعدەن یەکتر توانی ببینی فۆتۆش بگرین مهم ئەوەیە کە تۆ چی توانی بە من بێ من چی توانم بە تۆ بم
تەجروبەکانت بە من تەجروبەکانم بم بە تۆ هەڵگەڕێمەوە بۆ ڤیدۆی دوو پێتان و ڕانەدە تاکسی نەڕانەدە تاکسی لە هەر کەسێک کە مەعموڵیە یعنی کەسانێک کە وەک خۆتان بوون زۆر چیرۆکی سیریان پێیان نییە ئەبێ کەسانە ببینی کە وەک خۆت نین فەقیرەکان زەحمەت کێشەکان ئەگە تۆ زەحمەت کێشی بڕۆ یەکدوودانە مرافەهەکان پێیاکە بزانین دنیا ئەوان چییە دنیای شێتەکان چییە دنیای معتادەکان چییە بڕۆ لێکۆڵینەوە بکە ئەم کاراکترانە بێ بناسی تۆ بێت سۆسایەتی و جاماعەکەت بناسی قێز نەکەی لە بنیامێکی پیس دوودانە وەزنە بەردارم ئەدی هەیکەڵدار بوو لە کوردستانی ڕاوم دانی بەبنی کاکە عیب ناکەی لەگەڵەوانەیە کوتم کاکە ئەوانە 100 دانە چیڵن دانێ وەگەمانە قوربانی 1000 دانە وەک تۆکەم چون ئەو بە من چیرۆکار قاچاقچیەکان یا ئەو کۆڵبەرە بەدبەختانە چیرۆکیان هەیە کە لە هیچ داستانێک و هیچ فیلمەکانیە دەقیقەتان بفڕێنێن یەک نەفەرتاندی دایکتان پورتان خاڵتان فقط بڵێن خوا پێمان بڵێن چیرۆکم پێ بڵێن داستانێک لە ڕفیقەکانتان داستانی و ئەمە بێن کۆکەنەوە وەک دەغیدێکە وەک قولەکێکە خەزانەیەکە کە ئەبێ ئەم چیرۆکانە ئەم داستانانە ئەم ئایدیانە کۆوەکەن بەکە کۆتان کردەوە لە جیهای بەکەڵتاندێک کە نازانی لەکوێ بەکەڵ کرد 1000 دانە ئیدەت هەیە 2 دانە 1000 دانە ئایدیە چکۆلەت هەیە پیاوێک کە قەڵەمەکەی ئاوانێکن پیاوێک کە ئاوا چایی خوارد پیاوێک کە ئاوا چوو بەڕێگا ئەمانە ئیدەکانت هەیە خەتخە داستانێک تێ لە موردی مەسەلەن فوتبالیستێ ئەڵێ جالبە ئەمە بم بۆ سناریۆ باوکی فوتبالیستەکە ئاوا لەگەڵی قسەیە کرد ئەو ئایدیە چکۆلانە ئەو وێنە چکۆلانە ئەو لەحزە چکۆلانە دوایی بیخەناو سناریۆکانت ئاوا سناریۆکەت دەوڵەمەند دەبێ ئاوا پینتینگەکەت و تابلۆ جوانەکەت بەهێز دەبێ لە هەرچی شتێک هەڵوەربگە شتێک بینی عەجیب تەک عەکسێکی لێ بگە بیخەناو فایلەکەت دانێ ئەڵێ ئەم عەکسە بۆ ئەو فیلمە کە لەسەر فوتباڵە باشە بۆ ئەو فیلمە وا لەناو بەحرا ئەیرن باشە هەمووی ئەمانە بێت تۆ فەقەت وەک شەترەنج وەک کایەک وەک پازڵ ئەمانە بێک وەسڵکەی دقیقەی تو بێکان نامێنی تۆ دقیقەی وەختە نییە بڕۆی بەفڕە وەختەکەمان تەڵەف بکەین بازیگەرەکان کوتم دوولانە بازیگەر ئانالیزکەن مەکاتبی بازیگەری بە بخوێنن بزانن مەکتەبی بازیگەری چییە ئەوە ڕاکەڵتان ڕاحەت قسەکەم غەڵەت دەکەین بازی بکەین ئەگە نەزانین مەکاتبی بازیگەری چییە تۆ خیانەتەکەی بەخۆ دەگە نەزانی یعنی بە بێسەوادی ڕۆتە بەردەبین کە تۆ بێسەوادیە بە تەماشاوانەکەت ئەبێ بزانی مەکاتبی بازیگەری چییە ئەبێ ئەکتینگی زۆربەی بازیگەرەکانی ئاسیایی نازانم ئوروپای ئەمریکای بناسی هەر ناتوانین چون قیافێکمە بم بە بازیگەر هەر تۆ دەتوانم بگرم بازیگەرم نا بازیگەری نییە بگری و بقێڕێنی هەرچی کەس دەتوانم بقیژەنن پایست بودن ئەکتێکت بۆکەم ئەو سەری ناپەیدا مهم ئەوەی کە لێ بەدەنگیە بازیکەی کێشەی سینمایەران بازیگەری باشمان نییە بەخاطر ژێرپێسی نازانن قیڕەقیڕەکەین شەڕەکەین ئەمە بێتە بازیگەری ئەنگلیۆ قوربانە ئەمە ڕەفیوزە بازی ژێرپۆستی بازی ئەو مەکاتباگە جوان بخوێنی دوو مەکتەبی بازیگەریمان هەیە برشت و ئیسلامسکی ئەبێ ئەم دوو مەکتەبە بخوێنی بزانی کێ ئەم مەکتەبە ئەچێت کێ مەکتەبە برشتە ئەچێت فیلمەکان پاکەی لذەتی سینەما لەم لێکۆڵینەوەی نەوە من هەرچی شتت بەمێ بڕۆ لێکۆڵینەوە بکە بڕۆ جستجووکە و ئینشەڵا پێی بێ کتێبەکان بخوێنێک ماتڵ نەکەن ئەم کتێبە وا پێم گوتن ئەدەبیاتیدا 80 ساڵ ئەدەبیاتی داستانی کۆتا جەمالی عابدینی ئەبێ هەفتێ تەواوی بکەین تەق بیخوێنە زوو بڕۆ بە کتێبی بعدی قوربانتە